لەبارەی ئەم هەڕەشەیەوە بۆ سەر عێراق کە فالح فەیاز باسی دەکات و پێشتریش زۆر باسی لەوە دەکرا و عێراقیش بە تایبەت خۆی ئامادە کردووە بۆ ئەمە لەگەڵ بەڕێز محمود عەگێلی ئەمینداری گشتی حیزبی و مەقسە دەکەم. بەڕێز محمود زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بە دیاریکراوی ئەمڕۆ بلینکن گوتی کە پێویستە عێراق سەروەری و سەقامگیری خۆی بەهێز بکات و واشنگتن ڕێگە لە گەڕانەوەی داعش دەگرێت. ئەمە بۆ مانایە دێت کە ئەمریکا پشتیوانی لە عێراق دەکات؟ شەوتان باش، شەوی بەڕێستان باش و بینەرە بەڕێزەکان باش. هەڵبەتە لێدوانەکەی ئەمڕۆی لایەنی ئەمریکی بۆ عێراق کە گوتبووی ئێمە پارێزگاری لە سنوور دەکەین. ئەمریکا مانەوەیە کە ئەمریکا پاڵپشتی لە سەقامگیری عێراق و پابەندە بە ڕێککەوتنی استراتیژی نێوان هەردوو لاو هەروەها چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ ڕێگریکردن لە تیرۆر و هەسەر هەڵدانەوەی داعش و بەڵام پێویستە لەسەرمان ئەمڕۆ ئێمە وەک حکوومەتێکی نیشتمانی و فیدرالی ببوورە فیدرالی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەرنامەیەکی نوێی استراتیژی داناوە لەسەر سنووری عێراق کە ڕەهەندی سیاسیشی هەیە واتە ئەوان هەوڵەکانیان چڕ دەکەنەوە بۆ پاراستنی ئەو سنوورە لە ئەویش لە ڕێگەی هێزی ئاسمانی و هەواڵگری و هەماهەنگی نێوان دەستگا ئەمنیەکان و ڕێگریکردن لە هەر کەسێک کە بیاوێت هەڕەشە لە ئاسایشی عێراق بکات. هەروەها لە دەرەوەش هەندێک گروپی چەکداری هەن کە دەیانەوێت کە زیان بە ئاسایشی عێراق بگەێنن و هەندێک کردە ئەنجام دەدەن و پێشێرکاری دەکەن و بەڵگەشمان بینی لە هەندێک لە گروپەکان کە لە سووریا ئەنجامیاندا و دەیانویست بچن لە هەندێکیشیان دەیانویست بچن لە ناو سووریا جەنگ شەڕ بکەن. ئاماش پێچەوانەی یاسایە چونکە بڕیاری شەڕ و ئاشتەوایی لە عێراق پێویستە لە ژێردەستی دەوڵەتی عێراقدا بێت و لە ژێر هایبەتی ئەودا بێت نەک گروپە چەکدارەکان. پێویستە ئێمە بیر لەوە بکەینەوە کە سوپای ئەمریکا ئێستا داوای پاراستنی سنوورەکانی عێراق دەکات چونکە هەندێک باڵی دەرەوە هەیە هەندێک گروپی چەکداری هەن و کە یاخیبوونن دەیانەوێت لە هەر ساتێکدا بێت بێنە ناو خاکی عێراق و پێشێرکاری ئەنجام بدەن. هەیە کە پشێویەکانی ناوچەکە بەرۆکی عێراقیش بگرێت؟ من هەموو کەسێک دەزانن کە گروپە چەکدارەکان بەشێک لە گروپەکان کۆنتڕۆلکراون و هەندێکیش لە یاسا دەرچوونە هەندێک کە دەکەون ژێرچەتری یاسای حەجی شەعبی و ئێرادەی دەوڵەتی عێراق بەسەریان دەستەپێنن بەڵام بەشێک لە گروپەکان کۆنتڕۆل نەکراون و لە دەرەوەی خواستی دەوڵەتی عێراق و حکوومەتی فیدراڵن و نایانەوێت چەکەکانیان ئەو چەکانە لەکوێ دەینن ئۆتۆمبیلەکانیان لەکوێ دەینن ئەوە هەموو چەک و ئۆتۆمبیلی عێراقیە و لە دامەزراوە سەربازیەکان دەبن. بۆیە حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەمڕۆ پێویستە لەسەری کە کۆنتترۆلی ئەو گروپانە بکات ئەو گروپانەی کە لە دەرەوەی یاساکارەکانیان دەکەن و بە توانە داراییەکانی عێراق کار دەکەن و لەگەڵ وڵاتانی دراوسێ کاری خۆیان دەکەن لەوانەیە ئاسایشی عێراق بخەنە ژێر مەترسیەوە. ئێمە وەکو هێزێکی سیاسی پێویستە درکبەوە بکەن کە چوینە سەردەمێکی نوێی سیاسی و لەسەر حزبە سیاسیەکانیش پێویستە کە لە ئەنجومەنی نوێنەراندا نوێنەراتی لایەنەکانیان دەکەن پێویستە ئەو درک بە و ڕاستیە بکەن و پێویستە هەموو تەرکیزەکەیان بخەنە سەر ڕێگریکردن لە داعش. لە ئەوەی لە سووریا ڕوویدا دوو پەیامی هەبوو یەکێکی پەیامی هێورکردنەوەی دۆخەکەی هەیە لە هەروەها پەیامەکەی بە ئەوانیش پەیامەکەی بەڕێز بارزانی بوو بۆ هێورکردنەوەی دۆخەکە لە سووریا بۆ ئەوەی هیچ هەڕەشەیەکی لەسەر عێراق نەبێت پەیامەکەی دەکەوێت بڵێ کە عێراق تەنیا لە ڕێی کۆنتڕۆلکردنی گروپە چەکدارەکانەوە دەتوانێت خۆی لە ئاڵۆزیەکانی ناوچەکە بپارێزێ؟
الخطر الحقيقي مترسي ڕاستەقینە گروپە چەکدارەکانە ئەمڕۆ دەوڵەتی عێراق سوپای هەیە هێزە ئەمنیەکانی هەیە هێزی بەرگری هەیە و پێشمەرگەی هەیە و ئەو هەموو پێکهاتانە ئەو هەموو ناونیشانانە نوێنەرەتی بەهای ئەمنی لە دەوڵەتی عێراق دەکەن هەموویان دەزانن کاتێک داعش هات بۆ هەندێک پارێزگاکان پێشمەرگە و پۆلیس و سوپا ئەرکەکەیان جێبەجێ کرد ئێمە نکۆڵی لە حەجی شعبی ناکەن بەڵام بینیمە لە چەند ساڵی ڕابردوودا کە بۆ ئەجندای دەرەکی کاریان دەکرد لە ناوچەکە خەریک بووم ئەو گروپانە پێویستە لە ڕێگەی یاسا ڕێک بخرێنەوە ئەو چونکە ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەم مەترسێ لەسەر ئاسایشی عێراقەیە خوا نەخواستە هاوڵاتی عێراقی ڕوبەڕووی مەترسی دەکاتەوە ڕوبەڕووی هەڕەشە دەکاتەوە ئێستا ئێمە هەموو بەرپرسیارەتەکە دەخەینە بەرپرسیارەتی پاراستنی عێراق و پاراستنی سنوورەکانی عێراق دەخەینە ئەستۆی حکوومەتی فیدرال چونکە ئێستا ئەو لایەنی پەیوەندیدارە لە هەر شوێنێک ئەگەر حزبی بەعەس بێت حزبێکی خۆی ناویە ئێمە ئەوە با بزانین لە سووریا ئەمە هەیە لەوانەیە مەترسی هەبێت هەروەها دەبینین بە خەڵک بڕیاری خۆیان بدەن دوای بینینی ئەو هەموو کۆمەڵکوژیانە لە زیندانەکانی سووریا لە زیندانەکانی پێشتری عێراق دوای نەمانی ڕژێمی سەدام دوای ساڵی 2003 خەڵکی عێراق و لایەنە سیاسیەکان و حزبە عێراقیەکان بڕیارە لەبارەی چارەنووسی خۆیاندا و چەندین حکوومەتیان لەدایک بوو بەڵام ئیرادەی خەڵکی عێراق دەنگی لەسەر ئەوەدا هەروەها پەرلەمانی هەڵبژارد و حکوومەتی هەڵبژارد و دەستوری داڕشت زۆر باشە کاتە دەتەوێت بڵێ کە با هیچ لایەنێک تەداخل لە دۆخی نێوخۆیی سووریا نەکەنەوە بابەتێکی تاو نێوخۆییە بەدڵ نییەوە بە ئێمە شتێک بە بیر بهێنینەوە کێ بەرپرسیارەتی ناردنی گەنجانی عێراقی بە وەکالات بۆ بەرگریکردن لە ڕژێمی ئەسەد لە سووریا دەکات کێیە زەمانەتی سەلامەتیان دەکات من دەڵێم گەلی سووریا بڕیاریان لەسەر چارەنووسی خۆیاندا چه ئۆپۆزیسیۆن ئێستا زۆریان بەدەستی ڕژێمی ئەسەدەوە چەشتووە لە ئەنجامی دۆخی ئابووری دۆخی ساخت دۆخی ئەمنی دۆخی سەربازی دۆخی سیاسی هەموو وایان لە خەڵکی ئیسرائیل خەڵکی سووریا کرد کە ڕوو یان لە وڵاتانی دەرەوە بکەن یان ئەوەتە لە سینگیاندا پەنگ بخواتەوە ئێمە باسی گروپە چەکدارەکان دەکەین لە سووریا بینیمان با ئێمە وەکو دەوڵەتێک ڕەفتار بکەین وەکو وڵاتێک بین کە ڕێز لە گۆڕانکاریەکان بگرن ئێستا هەموو خاڵکێک هەموو وڵاتانی دەرەوە ڕێزیان لە گۆڕانکاریەکانی سووریا کرد خۆیان دەیانەوێت خۆیان لەگەڵ واقعی نوێی سووریا بگونجێن ئەم واقعە پێویستە ئێمەش وەکو دەوڵەتێک مامەڵەی لەگەڵدا بکەین پێویستە وەکو عێراق مامەڵە بەبێ لایەنی مامەڵە لەگەڵ هەموو لایەنەکان بکەین و هاوسەنگیان بپارێزین هاوسەنگی پەیوەندیەکانمان بپارێزین لەوانەیە دۆخی سووریا لە داهاتوودا بۆ ئینتقالی بچێت لەوانەیە بۆ هەڵبژاردن هەنگاو بنێت ئەوانە خەڵکی سووریان مافی خۆیانە بڕیار لەبارەی چارەنووسی خۆیان بدەن بەڵام خەڵکی سووریا سوودیان لە تەجروبەی عێراق وەرگرت بۆ ئەوەی بتوانن بە زیانێکی کەمتر ئەو گۆڕانکاریە گەورەیە دروست بکەن و من پێم وایە کە دامەزراوەکانی دەوڵات گەڕاونەتەوە بۆ کارکردن ئێمە وەکو دەوڵەتی عێراقی بە ئێمە ڕێز لە ئیرادەی خەڵکی سووریا بکرێن لەگەڵ ئەو واقعە خۆمان بگونجێنین و بەرپرسیارەتی پاراستنی وڵاتەکەمان لە ئەستۆی خۆمان بگرین لە بەغداوە بەڕێز مەحموود عەگەلی ئەمینداری گشتی حیزبی ئومە زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.